بەڵام بەداخەوە لەگەڵەوەی کە هەمومان قەرزاری خانەنشینانی ئەم وڵاتین لەبەرەوەی کە ئەوان نمونەی باڵان ئەوان کە عمری خۆیان بەخشیوە بە بنیاتنان و دروستکردنی دام و دەستگاکانی ئەم وڵاتە. بەڵام کاتێکە گەنجێکی تازە تەعین بوو، کاتێکە مۆزەفێک کە ژیانی ئەوانە بینێ بەداخەوە هەلومەرجێکیان دروست کردووە کە سار دەبێتەوە لەوەی کە بەیانیان بە شەوق و زەوقەوە بڕوات. نا شوێنێکی شیا و شایستە لە هەموو پارێزگاکانی کوردستان وەکو یەکەیە کە لانی کەمێواران بڕۆن کاتەکانیانی تیا بەسەر برن. نا بە شێوەیەکی ڕێکوپێک سیستمێکی ئەوتۆی زیرەک و سمارت و ڕێکوپێک و ئەلکترۆنی دروست کرا کە بتوانن بە ڕێکوپێکی کەی و چ ڕۆژێک و چه هەفتەیەکی مانگ پێویستیان بە موچەکەیانە بێ بڕۆن لە بەردەمی ئامێرێکا وەکو هەموو مرۆڤە خوا پێدا و خۆ پێداوەکانی ئەم دنیاە موچەکانیان وەربگرن نەخێر. ئەمان ئەبورێنەوە لە بەردەم پەنجەرەکاندا. ئێستا ئەوەندە سیستمی سمارت گەشەی کردووە ماڵ هەیە لە کوردستانە گڵۆپەکانیشی بە سیستمی سمارتدا ئاگرسێنێت. خەڵک لە دووری هەزاران کیلۆمەترەوە چاودێری حوشەی ماڵەکەیەکا لە ڕێگەی ئینتەرنێتەوە. ئەوەی کە هیچ شتێکی لە ژیانی ئێمە نەگۆڕی لە ژیانی واقعیدا فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاریە. ئەگەر وانە کوا ژیانی خێرا کردین لە پشتی مێزەکانەوە چی کراوە ئەوە دەرفەتیانەیە مافی خۆیانە. بەڵام من ئەوە ئەڵێم ژیانی خەڵک بۆ ئەمەندە خاوە لە وڵاتەیە. بۆچی خەڵک 45 ساڵ خزمەتی ئەم وڵاتە بکە لەسەرەی موچەکە ببورێتەوە. ئەوە من باسی ئەوە ناکەم. تەلەفۆنم کردووە بۆ چەندین سەرکردایەتی و چەندین مدیر عام و چەندین بەرپرسی جیاوازی حیزبەکان لەسەر نەبوونی سیولە پارەی کاش لەسەر ئەوەی بۆچی شارێکی وەکو سلێمانی بەم هەموو داهات و مەرزەوە بە عەلاگە پارەی بۆ دێ. ئەوە هیچ، ئەوە مەتەڵەکەیە کە کەسەڵی نایەنێ، ئەوە قەت وەڵامەکەی دەست ناکەوێت. ئەشهەدوو لەم بەرنامەیە تەنیا شتێکە دڵم پێی خۆش بوو ئەوە بوو کە شوێنی خانەنشینەکان لە هەولێر یەکەم جارم بۆ بیبینم. شوێنێکی جوان بوو، شوێنێکی فێنک بوو، دکتۆری لێبوو، هەندێک ئامێریان بۆ دانابوون وەرزش بکەن، چێشخانەیەکی لێبوو، چاخانەیەکی ڕێکوپێکی لێبوو، بەمە دڵم خۆش بوو. بەڵام ئەوەی سلەیمانی هیچ دڵم پێی خۆش نەبوو. ئەوەی کە سەردانم کردن لە ناو پارکی ئازادیە لە کۆشکێکا چاخانەیەکی شوشا فەقیرانە لە تاو دەردیسەری خۆیان دۆمینایانە کرد، هەڵم و هەڵاوی چەند موبەریدەیەکی وشکی بێ ئاو بێتاقەت کزۆڵە. ئایا لە شاری سلێمانی بۆ ئەمەیان بۆ دروست ناکەن؟ هەرچەندە من تەلەفۆنم بۆ پارێزگاری سلێمانی کرد، حاڵەتەکەم تێگەیان، وتم ئەمە لانی کەمی خزمەتکردنی ئەوانە. ئێستش داوا لە هەموو بەرپرسە حیزبیەکانی سلێمانیەکەم، داوا لە سەرۆکی شارەوانیەکەم، داوا لە محافظەکەم لانی کەم چاوێک لەوە بکەن کە لە هەولێر بۆ ئەوان دروست کراوە. من هەر شارێکی کوردستان پارچەیەکە لە جگەرم. خۆشتان نەزانن من ئەهلی ئەوە نیم کە شار و شارچێتی ئەوانە بکەم، بەڵام ئەوەی بە چاوی خۆم بینیم ئەوەی ئێرە جوانە لەوێ هیچتان بۆ دروست نەکردو. لەبەردەم پەنجەرەکانی سلێمانیە خانەنشین زیاتر ئەبورێتەوە تاوەکو هەولێر. ئیشەڵڵا لە هیچیان نەبورێنەوە ئەم بەرنامەش خاڵێک بخاتە سەر پیتەکان.